بله سولاف دم باش صلاح بوتا و بینران سولاف سرارای وی چنده کو افرو روژا اینیه سرارای وی چنده کو افرو روژا اینیه ل پروسا بالاف کرنا موچی ل پارزگاه دو که دست بکیریه نه هم ل بردم ایک جوان جهاینه کوین کو موچه تدا باش کرن کو بانقا کل ویلای من سولاف افرو بجین وزارت دین پرورده و سامان سروشتی و وزارت داد و خواندنا بلند و اوقاف و پلاندانان و پیش اساسی و بازرگانی اف وزارت همیل سنور پارزگاه دو که افرا بریم سر و ده موچه ولگرن لی سولاف مپیوندی چند ماموستا اگا گرفت تایبت بری کو از بجداریت و راستا خوی داد کم وان دا دیار کرن کو تانو که وان موچه ور نگرتیه ری بریم وان گوت یه کو او پشتی بجین نویجا خطبه سردانا قطابخانه بگن بو برگرتنا موچین خوله ما مستاد بجن افریکا روژا بین ودانه و خطبه او وان خواست کو بجن پیشتر یعنی روژین بری نو که موچه وان هاد با دابش کردن روژه قد دام داشت بر کو افرو پتریا حولاتیان ده قصد در وی باجری کن بو بین ودان و هروسان سیرانان لیسو لفاکیم بود ادا دیار کردن کو موچل پارزگاه دو که افروس بده دست بگیری هرچ دمجمر هشت گل دست بکرنا آنجی بیشین گل فکرنا درگه هم بانقان و کن بود ادا دیار کردن کو او بانقا کل پشمن انها موچه تیداتین ادا باش کردنو پشت دینی وروژی موچن رببریا گشتیا پرورده پارزگاه دو که دف سر مامستان دو که بار وکن بله من هفته جم نشه گرم زهرا لسلیمانی گلمده ای روزی لسلیمانی موچه هتا دابش کردن کروجا بهن ودانه جی لی چون که موچه هر درنگ هاتیه ای رو هتا دابش کردن زهرا دمات باش به پروسه دابش کردن موچه لسلیمانی چابری و چیتا بەڵە سۆلاف سلااو لە تۆ سلااو لە بینەرانی ئەنارتی دیارە لە بەردەم بانکی کورساتم لە گەڕەکی کورسات ئەمڕۆ موچەی مانگی دوی چەند وەزارەتێکدا بەشەکرێ دیارە لە ئێستادا ئەم بەشەی کە من دەستمەژوو بۆی لە ئەمان کەمەنتا چ موچەیەک وەردەگریوە سەر بە چەند وەزارەتێک موچەیەک لە مەدامی سەنەر لێبڕینی چەنەوە ئەمڕۆ موچەدا بەش دەکەن وەڵاهی نازانم جارێ لێبڕی جەنە دەتان نەوتراتە لە بەیانیەوە لە کێوە لێرە نێوە من دەوری نیم ساعتە چۆن بۆ ئەمڕۆ دۆخێک قەرەباڵغی زۆر پێوە دیار بوویان زۆر باش و عیبی نەم بەشێکی تریان ئەگەر بدوێنم سڵاتان نەبێ سڵاتان نەبێ بەشێکی ڕاستەوخۆ لەگەڵتان چ وەزارەتێکن موچە وەرەگرن ئێمە لەسەر وەزارەتی پێشمەرگەین کەمەندامانی سەنگەرین موچەکە بە لێبڕینی لە سەتا چەنەوەیە لە سا 21 قسەی ئێوە چییە لەسەرم لێبڕینە تا ئێستا کە بەردەوامی وڵی جا کەس نییە ڕازی بێ بە لێبڕینە بەڵام دەسەڵات نیەوەیترەوە حکومەت خۆی بڕێ و دۆخەکە چۆن بووە قەرەباڵغی سەرەگرت باشە چۆڵە ینی قەڵەباڵغ نییە بەشێکی تریان بدوێنم کاک حاجی سڵاو لێبێ باشی سەر بە چ وەزارەتێکی بەڕێز بۆچ سوال لێ زانم ئەمڕۆ موچەی چ وەزارەتێک ئەدرێت وەزارەتی پێشمەرگێت ماوەی کە یازەکانی هەفتا هەشتا لێرە وەستاوە وڵات تقریبا 2 ساعتە بێ خۆش سپاس دیارە سۆلاف ئەمڕۆ ڕۆژی هەینیە بەڵام کارمەندانی بەڕێوەبەراتیەکەوە کارمەندانی بانکەکە هاتوونەتەوە کە بۆی بتوانن موچەی ئەو وەزارەتانی کامڕۆ بڕیارە موچان بەسەردا دابش بکرێت موچەکان دابش بکەن بەسەر هاوڵاتیانە دیارە لە ماوەی ئەم ساڵدا تەنها 5 موچە وەرگیراوە بە لێبڕینی لە 180 و لە 21ەوە دیارە ئەم مانگەش کە ئێستا لێرەوە موچەی کەم ئەندامان دابەشەکرێمە کارمەندانی بەڕێوەبەر بانکی کورساتن کە موچە دابش دەکەن سڵاتان لەبێ ئەمڕۆ هەینیە و ئێوە موچە دابەشەکەن قسەتان چییە لەسەر ڕۆژانی هەینی کە ئێوە یانەوە موچە داوایتر دانیشم بۆ خزمەتی و خەڵکە جومعەیەتر جوێنانێ جومعە بێ شەممە بێ عوتڵە بێ قەت جوێمان ناوەتێ لە ڕۆژەکانی بۆنە و جشن و ئەم نەوەڵا جومعە جاریوا تا 6 وارە لێرە بووین قەت جوێ ناینێ موچی چەند وەزارەت دابش ئەمە شەهینە وەزارەتی پێشمەرگەی شەیدانە هی ئەوانە ڕینەکە چەندێن
لە سابیستیەکە بەڵێ تاکی داوامی ئەو بەردەوام وڵا هەتا نەفەر هەبێ ناوەتە دنیا چەکی لێها تلەوانەیە تا سەعات دوو ئەوە بەشتان ساخۆ دیارە بڵێ ئەمە کارمەندانی بەڕێ بانکی باخانن کە موچەی وەزارەتەکان دابەش دەکەن دیارە ئێرەش هێزەکانی هەفتا لێرە دابەشەکرێەوە لێرەش موچەی شەهیدانە کە دابەش دەکرێت هەچمە لای کارمەندانی ئەوەی کە هێزەکانی هەفتا موچە دابەش دەکەن سڵاتان دەبێ بەشێکی ڕاستەخۆ لەگەڵتان ئێوە ئەمڕۆ پشووە بەڵام هاتوونەتەوە موچە دابەش دەکەن قسەتان چی لەسێ وڵای ئێمە لەبەر خاتی ئەوەی یەکەم ئەمری وەزارتە دووەمینیشی ئەو خەڵقە معاش وەرنەگرت و چاوەڕێی معاشە پێمان گوناح خەڵق معاش وەرنەگری تاکی بەردەوامە بنێەوە تا یەک مراجع لە دەرەوە بێ ئێمە ئەمێنینەوە چەنەوە ڕۆژانە بانکەکە کراوێ و تاکەی موچە دابەشەکرێت لە هەشت لێرەین هەتا ئاخر مراجع لێرە بێت ئێمە ناڕۆینەوە بالێ زهرە بەڵە سۆلار زیارە ئەمە بانکی کورسات بووکە لە گەڕکی کورسات موچەی بەشێک لە وەزارەتەکان لێرە ئێستا بەردەوامی هەیە و دابەش دەکرێت دەگەڕێمەوە لای تۆ بالێ منهاژی بچنە هەڵەبجە جەمنوچەکان وەوریە حەما کەریم ئیروژی لە هەڵەبجە موچە دێتە دابەشکردن لێ دۆ پرزگرەیەک هەبوو دابەشکردنا موچەی بزانن ئیروژی هەر ئەو پرزگەیە بەردەوام بووە یان نا نوچەگەهان ئێمە زانیار زیاتر بۆمە بەرچاو دەکە وریە دەمەتە باش بە وڵا سۆلاف هەڵبەتە هاو شێوەی دوێنێ ئەمڕۆ لە بانکی هەڵەبجە بە هەمان شێوە موچە دابەش دەکرێت کە من کە ئێستا لە بەردەم بانکی هەڵەبجەدام بەشێکی بەرچاو لە مامۆستایان و وەزارەتانەی کە بڕیارە موچە وەربگرن ئەمڕۆ سەردانی بانکی هەڵەبجە دەکەن لە ناو بانکی هەڵەبجەدا قەرەباڵخی هەیە و بەرەبەیانی ئەمڕۆژ قەرەباڵخی زۆر لە بەردەم بانکدا هەبوو ئەو مامۆستایانەی و لیژنەی موچەی قوتابخانەکان هاتوون بۆ بانک بۆ ئەوەی موچەکانیان وەرگرن و لە پاڵەوەشدا کە سوکاری شەیدان دوێنێکە دەستکرا بە دابەشکردنی موچەکان دوێنێ هاتنە بەردەم بانک و موچەکانیان وەرگرت ئەوانیشی کە ماونەتەوە بەشێکیان ئەمڕۆ هەریەنەوە بۆ بانک و موچەی خۆیان وەردەگرن ئێستا ژمارەیەک مامۆستا لێرە وەساون مامۆستا مەرحەبا باشیش کرد بەم ڕۆژی جومعە و بەم چەند ساڵ خزمەتی ئێوە و ئابەم جۆرە موچە دابەشەکرێ لێ ڕازیم یاخوا بەخێر بێن وەڵا خۆی بەڕاستی ئەگەر بتەوێ لە ڕۆژێکی وا موچە دابەش بکرێت لەوانەیە ئیلتیزاماتی ئیشوکاری ماڵ و هی دەرەوەی هەنا سەفە هەرچی بێت لەوانەیە هەبێ بەڵام بەڕاستی ئیتر حکوومەتی هەرێمی کوردستانە بڕیاریە هەر بڕیاری خۆ بێ پابەندی بە بڕیارەکانیوە بێجێ بەجێ بکرد ناچینەوە نەخێر من دەڵێم جومعە لەوانەیە کارمەندانی بانکی ئیشوکاری تایبەتی خۆیان هەبێت لەوانەیە ئیلتیزاماتیان هەبێ بەڵام ئێمەژێک و مامۆستایان هەرێکێ لە شوێنێکەوە هاتین بەڕاستی ئەوەی جومعە و خەریکە نوێژی جومعە دەست پێکات دێمە لە بەردەمان قاوەساوین چاوەڕێکن ئەوەی سا پارەگەشتە جێ لە ساڵ چەند لێبڕینەیە لە سا 21 بەڵێ قەرەباڵخی هەبوو ئەم بەیانە نازانم ئەگەر تۆ زوو هاتبیانە بەڵێ هەیبوو قەرەباڵخی لەوانەیە هی دایرەکانی لێبوو بەڵام ئێستا چۆڵ بووە چاوەڕێەوەکەی نەم کۆمەڵە قوتابخانەی ماوە ئێستا پارەکە دابەش بکرێت ساق بێ خۆمامە تۆ موچەخۆری لەش ساق بێ سەرگەوت بۆ ئەچینە لای مامۆستا وەرزێر مامۆستا مەرحەبا باشیش کرد بەم ڕیشە سپی و چەند ساڵ خزمەتی مامۆسایەتی و ڕۆژی جومعاتی و بەردەم بانک والله تر ناچارین کاگوریاگیان مامۆستا نەک مامۆستا هەموو چینی فەرمانبەران و موچەخۆران هەنی خواخوایەوەیانە موچیان بگرێتێ هێتر جومعە بێ جەژن بێ شەو بێ ڕۆژ بێ ینی مەناعەتی نیە ئێمە ینی بەلامەوە سەیرە ینی بۆچی تۆ حکوومەتی هەرێم کە تۆ هەر بڕیاری دابشکردنی موچە ئەدەی ینی بۆ لە یەکشەمەوە دەست پێ ناکەی بە تا پێنجشەمە تەواویکەی کە تۆ خشتەیەکە داناوە لە 4 ڕۆژە موچەی هەموو موچە خۆران بی ئەم 4 ڕۆژە لە یەکشەمەوە بی کە تا پێنجشەمە با تەواو بێ ینی بۆچی لە پێنجشەمە و جومعە و شەمە و کە ئەمانە ڕۆژی پشون بۆ هەندێ فەرمانبەر و هەندێ فەرمانگەر گرفتێکی تر هەیە لە هەڵەبجە هەموو سنووری هەڵەبجە تەنها ئەم بانقەی تایە بۆ دابشکردنی موچە زۆر جار لە کاتی دابشکردنی موچە قەرەباڵقەیەکی زۆر دروسە بێ ئەمەش ئازێتی نەخستوەتە بەردەم ئێوە موچە خۆران بەڕاستیەوە کێشەیەکی زۆر گەورە یان ئێستا جاران کاروباری کۆمەڵایەتی لە فەرمانگەی خۆیان ئاوەریانەگرت خانە نشینەکان لە فەرمانگەکەی خۆیان ئاوەریانەگرت مامۆستا هەندێ فەرمانگەی تر ئاهاتنە ئەم بانکە ینی بەڕاستی ئەمە معقول نییە ینی شوێنێکی وەکو هەڵەبجە بە ناو پارێزگایە تەنها یەک بانقی تابێت و یەک شوێنی تابێ ئەم هەموو موچە خۆرە ڕووکاتە شوێنێک ئێستا ئەگەر بڕۆیتە ژوورەوە
بەڕاستی یعنی گاڵتە بە کۆرۆناکە ئەڵێ کۆرۆنا لەوانەیە ئەسڵی نەبێ ئەگینا ئەم هەموو خەڵکە ئاوا نووساوە بەیەکەوە و بە تەنیژێکە وەساون بەبێ دەمامک بەبێ خۆپارێزی یعنی لەو لاشەوە مەسەن بەردەوام وەزارەتی تەندروستی لیژنەی ڕوبە ڕووبوونەوەی کۆرۆنا ڕێنمایی بۆ هاوڵاتیان بڵاوکاتەوە با مەترێک بەیتان بێت و دوور لە یەک بۆسن بەڵام ئەوان خۆیان کارێکیان کردو کە هاوڵاتی پابند نەبێ بە ڕێنماییەکانەوە یعنی معقول نییە لە شارێکی گەورەی ئاوا ڕۆژێکی ئاوا کە چەندین فەرمانگە ئەمڕۆ موچە وەرگن هەر هەمووی ئەگەر بڕۆیتە ژوورەوە زانی چۆن هەمووی نووساوە بە یەکەوە هەمووی بە تەنیژێکەوە وەسان و بەبێ دەمامک بەبێ ڕەچاوکردنی هیچ ڕێنماییەک موچە وەردەگرن ینی کابراش ناچارە چی بکە مەرحەباتان لێبێ مامۆستا باشە شکر ڕۆژانی تر لە ناو پۆلان بەڵێ ئەمڕۆ لە بەردەم بانقان بۆم ڕۆژی پشووە ئەمە هەم ئەرگنیە بۆ ئێوە هەم بۆ کارمەندانی بانقیش لە ڕۆژانی پشووە هەم یەنەوە بۆ موچە وەرگرتنیەکە لەوە چێ موچەیەکی زۆریشتان فەوتابێ بە تاکیت موچەیەکی زۆرمان فەوتاوە بەڵام بۆ ئەوی بەردەوام بین پێویستەکە لەگەڵ مدیرەکەمان هاتوین موچەکە وەرگین بۆ مامۆستا بەڕێزەکانی کە ئێمە وەرکەمان خستۆتە سەرشانی خۆمان بەبێ هیچ بەرامبەری شتان ساق بێ خواستەکەوتو بن ئەمەی بینن دیمەنی هەنێک لە مامۆسایانە کە بەم ڕۆژی جومعاتونەتە بەردەم باق بۆەوەی موچەکانیان وەرگرن و هیچ نەبێ بەشێک لە کێشە و گرفتەکانی دارایی خۆیانیان پێ چارەسەر بکەن